لە میانی دیدارە سیاسەکانیدا لە بەغدا لاوەر شێخجەنجی هاوسەرۆکی یەکێتی وەفدە هاوڕێکەی لەگەڵ سەرۆکۆماری عێراق و سەرۆکوەزیران و نێردەی نەتەوە یەکگرتوەکان لە عێراق کۆبەوە. لەو دیدارەنەدا تەئەکید لە چارەسەرکردنی کێشەکان بە ڕێگەی دەستور کرایەوە. بە شێوەیەکی گشتی لە زۆربەی کۆبوونەوەکاندا باسی ئەو چۆنێتی چارەسەرکردنی کێشەکانی نێوانی هەرێم و حکوومەتی مەرکەزی کراوە بۆ دابینکردنی بژێوی ژیانی خەڵک، بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە هەیە لە چوارچێوەی دەستوردا، هەروەها بۆ دەربڕینی هەڵوێستی دوولایەنە یاخود هاوپەیمانی یاخود هاوڕایی لایەنە سیاسیەکان لەسەر قانونی انتخاباتی عێراقی یان چۆنێتی هەڵبژاردنەکان لە عێراقدا. سەرکردەکانی یەکێتی تەئکید دەکەنەوە لەوەی ئەو سەردان و کۆبوونەوەی هاوسەرۆک و وەفدی باڵای یەکێتی بایەخی گرنگی هەیە بۆ پاراستنی مافەکانی گەلی کورد و چارەسەرکردنی کێشەکان. کێشەکانی حکوومەتی هەرێم و بەغدا و بە تایبەتی موسەی خەڵکی کوردستان نەبێتە کێشەی ململانەی سیاسی لە نێوان حکوومەتی فیدرال و حکوومەتی هەرێم و لەسەر مەسەلەی هەڵبژاردن و بتوانێت هەڵبژاردنێکی پاک و ئەم داوای شەقام زۆربەی لایەنە سیاسەکان لەسەر ئەم کێشانێک کە هەن لەوکو یاساکە وەکو بەڕێکردنی ئەم داواکاری شەقام و زۆربەی لایەنە سیاسەکان کە لە کاتی خۆی ساڵی داهاتوو بکری ئەمانە شەموو بابەتی گفتوگۆکان بوون. بتوانین گفتوگۆ لەسەر زۆر تەوەر بکرێ. یەک لەوانە ئاساییکردنەوەی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی لە چوارچێوەی دەستوردا و هەروەها پەیوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەت لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراق، چونکە خۆمان دەزانین لە سەرەتای ڕوخانی ڕژێمی بەعسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە واجهەی پەیوەندیەکانمان با لەگەڵ پەیوەندی کورد بەگشتی و یەکێتیش بە تایبەتی لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراقی بە پابەند بین بەم دەستورە و پارێزگاریکردن لە مافەکانی کورد و هەنگامنان بۆ پێشەوە بۆ ئاساییکردنەوەی ئەم بارودۆخە. لێپرسراوی بۆردی پەیوەندی عێراقیەکانی یەکێتی دەڵێت ئەم سەردانە جگە لە پتەوکردنەوەی پەیوەندەکانی یەکێتی و لایەنە عێراقیەکان دەتوانێت فاکتەرێکی باش بێت بۆ چارەسەری کێشەکانی نێوان هەرێم و ناوەند. یەکەمین هەنگاویتی بۆ جێڕانەوەی مێژووی خۆی لە بەغدا و دەسەڵاتەکانی خۆی لە بەغدا ئەوەی دەتوانم بڵێم خلالی 10 ساڵی ڕابرد و خلالی چەند ساڵی نەخۆشکەوتنی جەناوی مام جەلال دەتوانم بڵێم پاشەکشی تێدا کرا بوو. ئێستا هاتوین بە قووەت بینەوە سەر ساحە، حزبە سیاسەکانی ترمان تێگەیاند، پێمان گوتن یەکێتی لەسەر ساحەیە و بە قووەتیش لەسەر ساحەیە و خلافاتی ناوەخۆشی بە تەئکید زۆر کەم کردەوە نەشی هێشتووە. ئێستا وەکو یەکێتی وەکو کورد داوای ئیستیحقاق خۆیان دەکەن. لە دوای کۆنگرەی چوارەوە یەکێتی و سەرکردایەتی نوێی یەکێتی بە پرۆژە و میکانیزمیکی نوێوە نەخشەی پەیوەندەکانیان لەگەڵ لایەنە سیاسەکان داڕشتوتەوە بە جۆرێک هەم بارتەقای مێژووی پڕسەروەری یەکێتی بێت، هەم لە بەرژەوەندی دۆزی کورد و مافە سیاسی و یاسایی و داراییەکانی کوردستانیشدا بێت.